ناجێگیری بەهای دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و ئەو بارودۆخە نەخوازراوەی لە ناوچەکەدا دەگوزارێت کاریگەری کردووەتە سەر ناجێگیری لە نرخی دراوەکاندا. وتەبێژی بازاڕی دۆلارەکەی سلێمانی دەڵێت بەهۆی بەرزبوونەوەی لە سەدایەکی نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دینار و دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا ئەو کاریگەریەی دروست کردووە. ئەمەیان پەیوەندی بە خواست و خستنە ڕووی دۆلاری ئەمریکیەوە هەیە. لە ئێستا یاتوانین بڵێن قەبارەی دۆلاری ئەمریکی لە مقابلی دینارە تا ئاستێکەم بۆتەوە. ئەمیش ینی لێکەوتەی ئەوەیە کە بانقی ناوەندی عێراقی ئێستا کەمتر دۆلار ئەخاتە ڕوو بە بەراورد بە مانگەکانی ڕابردووە. ئەمەش بە پلەی یەکەم هۆکارەکەی دابەزینی نرخی نەوتە لەسەر ئەنی ئاسی جیهان و ئەمەش کاریگەری و لێکەوتەی لەسەر ئاسی دارایی میزانی عێراق دروست کردووە کە ئەمە وای کرۆ قەبارەی دۆلاری ئەمریکی لە مقابلی دینارە کەم کاتەوە کە تقریباً بە نیسبەت توانین بڵێن لە 100% لەگەڵ هەفتەکانی ڕابردووە بەهای دۆلاری ئەمریکی بەرز کردوێتەوە. یەکێک لە خاوەن نووسینگەکانی دراو دەڵێت کەمکردنەوەی خستنە ڕووی دۆلار لە بانکی مەرکەزی عێراق کاریگەری ڕاستەخۆی کردووەتە سەر بارز و نزمی دراوەکان لە نرخدا. وایە بینین ئەم بەرز و نزمەی دراوی بازار بە تایبەتی بازاری سلێمانی کۆمەڵی هۆکار دروست بووە. یەکەم کەمکردنەوەی ڕووی پارە لە بانکی مەرکەزی عێراق، ئەمە یەکێکە لە هۆکارەکان، یعنی پێشوەخت 300 میلیۆن 400 میلیۆن دلاری ڕۆژانە عەرزی بازار کردووە، ئێستا کردوێتی بە 140 میلیۆن تا 150 میلیۆن دلار. ئەمە یەکێکە لە هۆکارانەی کە بەرز و نزمی بازار دروست بووە. بەهۆی دابەزینی ئەم دوایی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان و هاوسەنگ نەبوونی خواست و خستنە ڕووی دۆلار لە بازاڕەکانی عێراقدا وای کردووە لێکەوتەکانش بەڕوونی دەربکەوێت و کاریگەری لەسەر بازاڕ و ئیش و کاری ڕۆژانەی هاوڵاتیان دروست بکات. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.